هەموو لایەکتان زۆر بەخێر بێن بۆ مەراسیمی کردنەوەی کتێبخانەی بەڕێز دکتۆر کوردستان مکریانی. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر تایبەتە لە ژیانی مندا، چونکە لە ڕێو ڕەسمێکی تایبەتیدا ئامادەم بۆ کردنەوەی کتێبخانەیەک کە بە نێوی من کراوە. هەر بەم بۆنەیەوە زۆر سوپاسی بەڕێزان بەڕێوەبەر و کارجێڕانی قوتابخانەی بانی ناحکومی دەکەم بۆ نێونانی کتێبخانەکەیان بە نێوی من. هەڵبەت ئەمە بۆ یەکەمین جارە لە قوتابخانەیەکدا کتێبخانەیەک بە نێوی کەسایەتێکی شارەکە بکرێت. هەڵبەت ئەمە کارێکی زۆر شارستانی و سەردەمانەیە. هیوادارم قوتابخانەکانی دیش پێڕەوی بکەن.